فیلمی ژان یەکێک لەو فیلمانەی کە هەم چیرۆکێکی جیاواز و هەم بە ماوەیەکی کورت کە فیلمێکی نیوە درێژە توانیوێتی یەکێک لە گرفتە هەرە دیارەکانی نێو کۆمەلگا و نێو خێزانی کوردی بخاتە ڕوو. لە نێو فیلمی ژانە بێگومان کۆمەڵێک چیرۆکی یەک لە دواییە کە لە خێزانێکی بچووکە ئەبینینەوە و بێگومان هەم دەرهێنانێکی تایبەت و هەم ڕۆڵگەرانێکی زۆر تایبەتی لەلایەن سێ ئەکتەرەوە کە یەکێک لەو ئەکتەرانە هونەرمەند مایر حەسەنە و زۆر بە جوانی ڕۆڵەکە شێگێڕێت. ئەمێوارەیە دەرهێنەری فیلمەکە کە بەڕێز بوران ئەحمەدیە و هەروەها خاتوو مایدە فەزلی کە بەڕێزیان ئەکتەرن لە نێو فیلمەکەیە. میوانی کورسات مەگازینن. سلااوتان لەبێ، زۆر بەخێر بن. سلااو بۆ ئێوە و بینەرانی بەرنامە جوانەکەی کورسات مەگەزین. زۆر سپاس مای دەگیان تۆش بەخێر بن. سلااوەکەم لە خزمەت هەموویتان. زۆر بەخێر بن. فیلمی ژان چۆن دروست بوو؟ پێم خۆشە بزانم چیرۆکەکەی ڕاستیە یاخود چیرۆکەکە نووسراوەتەوە؟ سناریۆی ئەم فیلمە خێزانم نووسیەتی ئەو چیرۆکە نووسێ و سناریوە نووسێ. ڕێزمان هەیە لێرەوە بۆی. زۆر سپاس لەیلا باخپیرە. تقریبەن 2 ساڵ یان زیاتر خەریکی ئەم سناریۆوە بوو. ڕاستیەکەی ئەو کۆمەڵێک کەس وەکو مهندسیکردن بە پێ کۆمەڵێ مەسەلەن قانون و یاسا لە نووسینی سناریۆ شتەکان ئەنووسن ئەمە ئیسەوابێ ئیسەوە نا ئەو لەو ئوسلوبە ئیسفادە ناکە ئەو ئەبێ شتەکان دەرکی بکە ینی بیبینێ هەستی پێ بکە وەکو ئیلهامێک بێتە ناو دڵیەوە اینجا بەرەبەرە ئەیان نووسێ لەو شێوازە ئیسفادەکە هەرچەند بەرهەڵ قانونی یاساکانی سناریۆ نووسینیشی تیا مراعاتەکە. ڕاستیەکەی لەم نوع شتانە لە کۆمەلگا ڕووی داوە. شتەکە دیارە خۆی نووسیوە لە زێهنی خۆی بەڵام شتی وا هەیە لە کۆمەلگا و ئێمە هەواڵەکانیمان بیستووە لە خەبەر و هەواڵەکانە ئەبیسین ئیتر وە کۆمەڵی شتی پێکەم و زیاد کرد و کردی بە ئەم سناریوە کە ئێمە کارمان. چیرۆکێکی زۆر تایبەتە ینی بینەر کاک بورهان زۆر بابەت لە مێشکیە ینی دروست ئەکات و بیرکردنەوەی کەسەکان ینی بۆ خێزانەکان کە خاوەنی بڵین مناڵێکی بەداخەوە کەمەندان من ئەمە قورسایەکان زیاترەکە باسی چیرۆکەکە ناکەین بابینەران خۆیان ببینن بەس پێم خۆشە بزانم بێگومان لەگەڵ مایدە شایستە باسی ڕۆڵەکە یەکەم بەتاوەتی بەس پێم خۆشە بزانم چۆن ئەکتەرەکانت هەڵبژارد. ڕاستیەکەی مەسلەی لە پێشبەرهەمە بۆ شتێک هەیە ئەڵێن کە کاری دەرهێنەر لە کاتی وێنەگرتنان نییە کاری سەرەکی دەرهێنەر لە قۆناغی پێشبەرهەمایە کە یەکی لەوانە هەڵبژاردننی ئەکتەرەکانە یەکی لەوانە دێکۆپاژەکانە یەکی لەوانە لۆکیشنەکانە فڵانە مەسەڵەن هەڵبژاردننی ئەکتەر لە هەمووی قورسرە بۆ دەرهێنەر زۆر قورسە زۆر قورسە. ڕاستیەکەی من ئەمەویست کەسانێک هەڵبژێرم ینی هەرچەند ئەمانە زۆربیان مەناسی ئەکتەرەکان بەڵام دووبارە فیلمەکانیانم دیتەوە دووبارە کارە پێشوەکانیان ئەو شتانەی کە کردبوویان لەگەڵ خێزانم چونکە ئەویش هاوکات لەگەڵ من دەرهێنەری دووەمی فیلمەکەیشە بیرمانە کردەوە و مەسەلەن شیما مەلایی کە دەوری ژنەکەی هەیە ژنی ماڵەکە لە دەوری مریەمە کەسێکە کە کاری زۆری کردووە لەگەڵ دەرهێنەری لە من بە تەجروبەتریش و گەورەتریشە کاری کردووە من دووبارە تەنانەت لە شیماش تستم کردەوە هەرچەند تێکەڵاوی خانەوادگی ئەوانشمان هەیە دووبارە تستم کردەوە. مائێدا ئەگەر باسی ئەوە بکەم تقریبەن ئێمە 3 مانگ پێشبەرهەممان کرد بۆ ئەم کارە ئێمە لەو ماوەیە نزیک بە 60 کەسمان بینی ماوەی خەریب بووین ئەچوین کەمەندامەکانمانە بینی ینی کەمەندامی ڕاستەقینی خاوەن پێداویستی تایبەت ڕاستە دواتر ترساین وتمان نەکە ینی لە کاتی تەسویرە لێمان تێنەگا یا شتێک پێش بێیان نەتوانم کۆنتترۆلی بکەم بە چۆن مایدە دۆزیەوە نائێدە ڕاستیەکەی هەدیەی خوا بوو. دۆستێکمان هەیە کە لە فیلمەکەشە کاکەفشینی خدری دەرهێنەر و ئەکتەرێکی زۆر باشە چەند کەسی بۆمان نرد ئێمە ئەوانە هیچ کامی منی ڕازی ناکرد تقریبەن چەند ڕۆژێک مابوو بە تەسویر آخر کەس مائێدە هات لەگەڵ دایکی و خۆشکی کە خۆشکیشی ئەکتەرە هاتن تستێکم لیانگر زانیم کە ئەمەیە وەشتەکە لە خوایەوە چت بوو بەڵام نەموت وتم بۆستە 1-2 ڕۆژی تر جوابت لێ گێڕمەوە و ئیتر ئەوە بوو کە مائێدە ڕێک ئەو شتە بوو کە ئەمان ویست.
باشە مای دەبا باسی کاک ماهریش دواترە بێگومان ڕاستە پێم خۆشە بزانم چۆن چی بۆ تست و دواتر ئێمە سەر ڕۆڵەکەش بە تەواوەتی باسیەکەین چونکە بەڕاستی لەگەڵ بینینی ڕۆڵی مایدەیە و ئەزانیت کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە و هەستەکەی کە تەواو نوێنەری ئەو کەسانەیە کە بەشێک لە ئازارەکانی کەسێکی خاوەن پێداویستی وەکو مایدان هەیە لە نێو فیلمەکەیە چۆن چی بۆ تست؟ ئەوڵ لە گشتی ئۆستادی من هەر کاکافشین خدری کە لێرە سڵام و تایبەتم هەست بۆی پەیامێکی دا بە من گوتی کە سڵاو مایدە باشی و چۆنی و ئالە و شتانە وتی کە ئەتوانی کوردی قسە بکەی کوردی مەسەڵەن سۆرانی یا هەر کوردی کتر بەس من خەڵکی ینی چۆن بڵێم کورد نیم فارسم ساڵەتەن فارسم وتم کێشەیەکم نییە زۆر بە باشی قساکە بە کوردی وتم کە کێشەیەکم نییە ئەتوانم و ئەم شتانە وتی باشە تۆ سبحا بڕۆ بۆ مەسەڵەن فلان لۆکیشن کە تستی کۆلێ بگرن بۆ فیلمێک ئیتر منیش گوتی مەسەڵەن تا حدودێک بۆم تۆزێحیدا کە دەربارەی چیە و مەسەڵەن ڕۆڵەکە چۆنە بەڵێ کچێکی مەسەڵەن ئاوە مشکلێکی وای هەیە و ئام شتانە منیش وتم کێشەیەکم نییە بەس ئەسڵەن تەمرینم نەکردووە چون نەمەزانی مەسەڵەن ئەمزانی کە دەربارەی چییە ئەمەی کە کەنیشکەکە مشکلی هەیە وەڵێ نەمەزانی کە مەسەڵەن کاکە بورهان چی گەرەکە لە من ڕاستە ئیتر چوین بۆ لێنەوە ئەمانە کاکە بورهان وتی کە فکر بکە کە کچێکی ئاوە جۆرە مشکلێکی وای هەیە خاوەن پێداویستی تایبەتە ڕاستە کە ئەتوانە بان تەختەکە تویش بە زۆر مەسەڵەن هێنەبی یانێ قبولی ناکەی بە زۆر ئیتر هەرچی لە توانم بوو بروزیمدا یعنی ئەنجامیمدا و ئینکە کاکە بورهانیژی تە نازانم خۆشیان هاتوو یانە وتیان کە بۆستە تا دۆسێ ڕۆژێکی تر باشی گوێ بۆ گرتوویت وتی یەکەم ڕۆژیش یەکسەر بەدڵم بووە باشە لەگەڵ بگومان ڕۆڵەکانە تخۆت هەریەک لە ڕۆڵەکان هەڵ ئەبژێریتی دوای ئەبێت ئەمان ئیتر وەکو ئەکتەرێک تاوا بەرجەسێ و کارکتەرە بکەن و خوان ببن بەو کارکتەرە چۆن پەیوەندیت لەگەڵ هونەرمەند ماهر حەسەن کرد چۆن بە بڵین کۆنتاکتان کرد و ماوەی چەند ڕۆژیش کاری تەسویرتان تاوا کرد وێنەگرتن وێنەگرتنمان 11 ڕۆژ بوو ئەوە مەسلەی وێنەگرتن ئەوە تەواوم کرد باشە کاک ماهر من تقریبا 10 ساڵ 11 ساڵیان ناسم لە نزیکەوە مەبەستمە یەکەم ئاشناییمە لە فیلمی بە پێدەستورا بوو و دوایەوە ساڵێک دوایەوە لە فیلمی ماڵەکەی معروف درامای ماڵەکەی معروف من ئیدیتۆریان بڵین مونتۆری ئەو فیلمە بوو من مونتاژم کرد لەو کاتەوە کاک ماهر حەسەنم ئەناسی بەس ئەم جارە بە ڕۆڵێکی زۆر جیاواز ئێمە ئەیبینین ڕۆڵێک کە زۆر کەم بینەر بۆ ڕۆڵە ماهر حەسەنی بینیوە وایە ڕاستە من ڕاستیەکەی ئەمزانی کە کاک ماهر کۆمێدیەنەوە ئەکتەرێکی زۆر باشیشەوە ئەکتەرێکی مەحبوبیشە لێرە ڕاستیەکەی من ماوەیەک بوو لەگەڵ خێزانمە بە دوای پرۆدیوسەرە ئاگەڕین چونکە هەموو جارێک کێشەی دۆزینەوەی پرۆدیوسەر یان بوجێ یا سەرمایە بۆ فیلم ئەمە گرفتێکی سەرەکیە ئێمە ئەگەڕین ڕاستیەکەی یەک دوو کەسێ بوون کە ینی هینەکەیان کەم بوو ئەو شتەکە تەرخانی بکەن یان شت بکەن کەم بوو بەشی کارەکەی ناکرد چەند کەسی تریش ڕازی نەبوون من بیرم لەوە کردەوە کە ئەتوانم وەکو پرۆدیوسەر تەلەفۆن بۆ کاک ماهر بکەم تەلەفۆنم بۆ کرد وتم شتێکی ئاوا هەیە من سناریۆکەت بۆ نێرم ئەتوانی ببی بە بەرهەمهێنەری ئەم فیلمە وتی بینێرە
سناریۆکەمان نرد هەر ئەو شەوە بە وتەی خۆی سێجار سناریۆکەی خوێندوێتەوە دوایەوە یەکسەر تەلەفۆنی بۆ من کرد وتی کاک بورهان من ڕاستیەکەی زۆر حەزم بەم سناریۆ کردووە زۆر پەیوەندیم لەگەڵ یاگرتووە هەر ئەبم بە بەرهەمهێنەری بەڵام ڕاستم پێ بڵێ دۆری جەلالتان داناوە بۆکێ کەسێک هەیە وتم کاک ماهری یەک دوو بژاردەم هەیە بەڵام هێشتا نهایی و قەتعیم نەکردوێتەوە وتی نامەوێ خۆم بکەم بە بار بەسەر کارەکەەوە ئەگەر ئەوە لە منە ئەبینی پێم خۆشە جیا لە مەسلەی پرۆدیوسەر ببم بە دۆری جەلالیش من بیگێڕم وتم کاک ماهریان بۆ من جێگەی شانازیە کەسێکی وەک جەنابتان زۆریش پێخۆش حاڵم بە هەمان شێوە بە ئەویشم وت یەک دوو ڕۆژی جازم پێ بە وەڵامتان لێگەڕمەوە ئێتە دوایەوە دانیشتین یەکسەر فیلمەکانی کاک ماهێرمانەدی بزانین ئایا کاک ماهێر ئەتوانین ئەو ڕۆڵە تراژدی و جدیە لیا ببینین پێشتریش بیست بووم کە لە سفرنووە کایە کردووە گومان بە چاوی دەرهێنەرەوە ئەمانە بۆ تۆ گرنگن ینی ئەم قەرارانەی کە تۆ بیێیت بۆ بەرهەمەنانی فیلمێکسە بۆ ڕۆڵبینینی مای دەبێت بۆ کاک ماهەر بێ ئەمانە بۆ چاوی تۆ گرنگن کە بزانی ئەو ئەکتەرە چەندێک ئەکتەرێکی باشیش بێ بزانی کە بۆ فیلمەکەی تو ئەگونجێت یا خودنا بە دڵنیاییەوە من چونکە بەسەڵەن بۆن منە لە سینەمای ئێرانە چەند کەسم بینی بوو وەکو مەسەلەن محسینی تەنابەندە جەوادی عزەتی مهرانی مدیری کە لە ئەوانە کۆمیدیانی زۆر سەرکەوتویشن بەڵام لە دۆری جددیە کاری زۆر باشیان کردبوو من ئیتر چونکە کاک ماهێر حەزی لە سناریوەکەش کردووە خۆی داوای کرد کە ئەگەر ئەکرێ بۆ دۆری جەلال بڕیارماندا کە ئەتوانێت و شکر توانیش فیلمێکی زۆر تایبەتیشە مای دەست چۆن بوو کە بینەر فیلمەکە ئێستا ئەبینێت تۆ بە ڕۆڵێکی جیاواز حقیقەتەن ئەوڵین جار کە مەسەڵەن چووم کە مەسەڵەن بە خۆم سەخت مەگریانی بەدڵم نەوە بازی خۆم ئەموت کە نا ئەوە نییە ئەشێ مەسەڵەن لەوە باشتر بێت بەس ئیتر کاکە بورهانیش زۆر زەحمەتیان کێشە یعنی سریک کارگردان چی پێڵێن دەرهێنەر مەسەڵەن ئەکتەر مەحدود ئەکاتەوە یعنی ئەڵێ تۆ لە مەسەڵەن ئام قسمەتە کە ئەڕۆی بۆ لێنا ئەبێ ئاوە جۆرە بڕۆی بۆلێ کاکە بورهان ئازاد بوو ینی ڕۆڵەکەی دا بە خۆم کە هەر جۆرێکە حەزەکەم بازی بکەم واقعاً مەسەڵەن ئەسڵ مەحدودیەتێکمنەوە و ئینکە فرێژ چی بڵێم فرێ مەسەڵەن سەختگیری مە کرد بە خۆم بەد کە ئایسە فیلمەکە بینمەوە مەسەڵەن ئەو سەختگیریە باعث بوو کە من ڕۆڵەکە باشتر بگەڕی بەڵێ بە باشتی بگێڕم و ئینکە ئایسە واقعاً خۆشحاڵم کە دەرگایەکی باشیشە ئێستا ئیتر بۆ کرانەوە دەرگایەکی زۆر باشە ئیتر بۆ کارکردن ئەمە بە بینەرانیش بڵێم کە لە تەواوی فیلمەکە مایدا هیچ حیوارێکی نییە ئەوە ڕۆڵەکەی جوانتر کردووە کە تەنها بە جەستا و بە دەموچاو تەواوی ئەو دێڕانی کە ئەوێت هەم بە دایکی هەم بە باوکی هەم بە چوار دەورەکەشی بڵێت تەنها لە ڕێگەی جەستە و بەکارهێنانی دەموچاویەوەی ئەوەتوانێت ڕۆڵەکە بگێڕێت شتێکی زۆر تایبەتە اینجا بێگومان لەگەڵ نمایشکردنە دەرهێنەر کارەکەی قورسترە بێت ئایا بینەر بەدڵێتی بەدڵی نیە ئەم هەستە ئێستا چۆنە هەم وەک دەرهێنەر هەم وەکو ئەکتەر کەستا بە خۆشحاڵیەوە لە مرۆوە ئیتر لە نێو سینەمایە فیلمەکە نمایشەکرێت وەگەر خۆشت کات و شوێنەکە بە بینەران بڵێ کاک بورهان کات و شوێنەکە من لە پرسیاری ئاخرەوە دەستپێکم کات و شوێنەکە ئەلان سینەما سالمە کاتەکانی 1:30 3:30 7:30 9 ئەم چوار کاتەیە بەردەوامە بین ئەگەر پێشوازی ببێت دووبارە درێژیەکەینەوە ماوەکەی و بەردەوامە دڵگەرمیش ئەبین بۆەوەی کە بڕووینە شارەکانی تر کۆمەڵێک داواکاری هاتووە و بۆ نمونە لە دهۆک لە کەرکووک لە هەولێر لە کەلار قەزاکان شارەکە هەر کوێنێکە خەڵک و سالۆنی سینەمایەتی هەبێ خەڵک بیانەوێ ئێمە
ئەتوانین فیلمەکە نمایشکەین و بۆ پرسیاری یەکەم بەڕاستی ئێمە ساڵ جیا لە مەسلەی سناریو کە 2 ساڵی پێچوو ئەو سناریوەش کۆمەڵی خەڵاتی گر بۆ خۆی ئێمە بەرحاڵ دڵنیا بووین کە ئەتوانین وەکو سناریوکی باش کاریتیا بکەین دوایەوە ئێمە ساڵێک وردەیە کە خەریکی بەرهەمێنانی ئەم فیلمەن هەتا ئێستا زۆر ئسترسمان هەیە ڕاستیەکەی ئسترسەکە چییە؟ ئێمە کار بۆ بینەرەکەین ئەگەر بینەر ڕازی بێ ئێمە فیدبەکی باش بگرین دڵخۆشە بین دڵگەرمە بین کە دووبارە کار بکەین و جیالەوە مەسلەی سەنعەتی سینەما لای ئێمە بەداخەوە سینەما نەبووە بە سەنعەت لە کۆمەڵی وڵاتانی پێشکەوتووە بووە بە سەنعەت زیاترین کێشەشمان لە دوای دروستکردنی فیلمەکەیە لە پەخشا لە ئیکرانە لە هاتنەوەی سەرمایە لە فستیواڵەکانە ئەمانە زۆر مهمە ئەگەر ئێمە سەرکەوتوو بین من لێرەوە ئەمە باسی ئەوە بکەم ئەگەر ئیجازە من سپاسی کاکماهێرەکەم کە هەروەکو خێزانیشم بە هەمان شێوە سپاسی کرد کە بڕوای بە سناریوی ژان کرد و بڕوای ئەو کرد کە لە باتیەوە مەسەلەن سەرمایە بخاتە ناو شۆقەسازیەوە یان شتیترەوە هێنای ناو هوەر ئەمە ریسکێک بوو بەرحاڵ من داوا ئەەکەم ئەگەر ئێمە بتوانین سەرکەوتوو بین لەم کارە سەرمایه‌دارانی تریش دڵگەرمە بن کە بین لە کاری سینەما لە هوەرە سەرمایەدا بنن و ببێ بە سەنعەت بۆی کە ئێمە لە پەخشا لە ئیکرانە ئەلان فیلمی نیوە درێژ لە کۆمەڵی وڵاتانە بە شێوازای جۆرا و جۆر ڕەنگە ببێت کەم تا زۆری بەڵام بە گشتی کێشەی کورتە فیلم و فیلمی نیوە درێژەوەی کە ئیکران ناکرێ خەڵک نایبینێ لە تەلڤیزیۆن لە سینەما نه بەس بۆ فستیواڵەکانە و ئەمە شتێکی زۆر خراپە چۆن سەرمایەکە نایەتەوە مەسلەی خەڵاتی زۆر جار مەسەڵەی مەسەلەن سەلیقە و سیاسەتی فستیواڵ و کۆمەڵی پەیوەندی ئەوانە تۆ ئەبینی خەڵات ناگری دەی ئەمە چی بکە ئەمە پرۆدیوسەر دەرهێنەر ئەمە دڵسەر دەبنەوە لە کارەکە دائەبڕێن کەواتە مایدە تۆ هەستی چۆنە ئێستا ئیسا هەستی من ئەمەسەکە وەختێ فیلمەکەی خۆم ئەبینم خۆشحاڵە بم کە ئەوە جۆرە مەسەڵەن خەڵک حسی وایە کە من واقعەن ئەو مشکڵمە بوو یعنی سالم ئایسە هەر ئەوەی کە خۆتان فەرمووتان وەختێ خاتمە بانسنەکە جاوانە باوەڕتان کرد کە مەسەڵەن ئەم مشکڵمە نییە بەس لەوە خۆشحاڵم فقط زۆر بە جوانی ڕۆڵەکەی ئەگەڕێت هەر کە سێری فیلمەکەکەی کە گوران هەستەکەی کە خۆی مایدە بەڕاستی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت و ئەو معاناتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت زۆر بە جوانی ئەهێنێتەوە بەسێکت لە فستیڤالەکانی جەرەوە کرد پێم خۆشە بزانم ئەم بەرهەمە ئامادا کرێت چونکە زۆرن ئەو فیلمانی کە هونەرمەندان و دەرهێنەران بە تایبەت تەنها بۆ فستیڤالەکان کارەکەن و فیلمەکان ئەنێرنە دەرەوەی وڵات بەڵام ئایا لە دوای پەخشەوە ئەم فیلمە ئامادا کرێت بۆ ئەوەی کە بچێت بەشداری لە فستیڤالەکانی دەرەوە بکات یا خودنا ئێمە ڤێرژنێکمان هەیە بۆ فستیواڵەکان دەدەقەی لەمە کەمترە یەک دوو شوێنیشی ڕەنگە جیاواز بێ وەکو پێک هاتۆ و ستراکچر و ئەوانە ئەوەماندا ناوە بۆ فستیواڵەکان لەگەڵ کۆمپانیایەک لە تارانیشە گرێبەستمان کردووە و کاری بڵاوکردنەوەکە لە فستیواڵە جیهانیەکان هاوکات دەستی پێکردووە و نمایشی سینەماکان تەنها لە هەرێمی کوردستان دەستمان پێکردووە جارێ لە هیچ شوێنێکی تر نایکەین لەبەر خۆشەویستی خەڵکی باشوور و کاکماهێر و خەڵکی خۆشەویستی سلێمانی لێرە ئەیکەین لەیتر لە باقی وڵات تەنانەت لە ئێرانیش هیچ نمایش ناکەین جارێ هەتا فستیواڵەکان تەواو بێت تا چەند بەرکی خۆتان زانن چیرۆکی لەم شێوانە کە لەوانەیە لە زۆرێک نەک تەنها لە ماڵی کووردا بەڵکو لەوانەیە لە تەواوی جیهانە ئەم گرفتە هەبێت ئەم کێشانە لە نێو گەرماڵەکان بچووکیش بن تەنها خاوەنی یەک مناڵیش بن وەکو مائیدە هەبێت تا چەند گرنگە لە ڕێی کارەکانی ئێوە هەمووکو خێزانەکەت نووسەرە هەمووکو خۆت کە دەرهێنەریت ئەمانە بکرێنە فلم و ئەو گرفتانەی دایک و باوکان و مناڵەکانیش نمایش بکرێن ڕاستیەکەی کاری خەڵکێکە کاری هوەرەکەن هەر ئەوەیە کە بتوانن لە ڕێگەی هوەرەکەەوە پەیامەکان بگەێنن ئەمە شتێکی زۆر زۆر مهمە چون چەندها نمونەی وامان بینیوە ئێمە ئەمە بۆ وشیارکردنەوە ئاگادارکردنەوەی خەڵک زۆر دۆر ئەبینێتوە
لە واقع ئەم بابەتە بابەتی تەنها کورد نییە ئمە بەوە خۆشحاڵین کە نەتەنها هی کووردە شتێکی جیهانیە ڕاستە بەو هیوایم کە لە ئایندەیە مایدە لە کاری جوانترا و کاک گوران بەڕێزیش لە کاری زۆر باشترا ببینمەوە خۆشحاڵم کە لە کورسان مەگەزینم ئێوارەیە میوان بوون فەرموو زۆر زۆر سپاس بۆ ئێوە و بەرنامە جوانەکەتان و ستافی ئەم بەرنامە تایبەتە من لێرەوە دەستخۆشی لە تەواو ستافی فیلمەکەم ئەەکەم کاری سینەما کارێکی بە کۆمەڵە وێنەگرم دەنگ هەڵگرم بەڕێوبەری بەرهەم بەرنامە ڕێژ و هەمووی ئەوانە کە بە دڵسۆزیەوە کاریان کرد و سپاسی شیماخانمی شەکەم کە حەزمەکرد لێرە تەشیفی بووای و ئەکتەرەکانی تر زۆر سپاس. بێگومان بەو هیوایم کە هەمیشە لە کاری باش و جوان ترابتان بینەوە سوپاس بۆ بەڕێز بورهان ئەحمەدی دەرهێنەری فیلمی ژان و خاچ و مایدە فەزلی کە بەڕێزیان ئەکتەرن لە نێو فیلمەکە دووبارە بەخێر بن.